یەکێکی دیکە لەو تەوەرانەی کە گفتوگوی لەسەر دەکەین و پرسی ڕۆژ و بابەتی گرنگە پەیوەندیدار بە ژیانی هاوڵاتیانەوە پرسی پرۆژەی یاسای بودجەی عێراق و کاریگەریەتی لەسەر داهات و ئابووری هەرێمی کوردستان تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە سەرکۆی یونس پسپۆڕی ئابووری میوانە کاک سەرکۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان پرۆژە یاسای بودجەی عێراق و کاریگەریەکانی لەسەر ئابووری هەرێم و داهاتی هەرێم چی دەبێت؟ زۆر سپاس بۆ یێبانیە باش ڕاستە طبعا خۆتان نەزانن بودجە بە شێوەیەکی گشتێکێکە لە پایەگرنگەکانی حکوڕانی هەر دەوڵەتێک هەر حکوومەتی هەر دەوڵەتێک ئەگەر ئەم یاسا گرنگەی نەبێتەوە یاسای بودجەیە ئەوە یەکێک لە پایەگرنگەکانی حکومڕانی لەدەستداوە هەر ئەمەش یەکێکە لەو ڕخنانی کەوا ڕێکخراوی شەفافەتی نێودوڵەتی ڕخنەیەک بێت و یەکێکە لەو خاڵانی کەوا لەسەری ئەبێ بە ماڵ کەوا ئەم حکوومەت ئەم دەوڵەتە چۆن یاسای بودجەی نییە ساڵی پار حکوومەتی عراقی دەوڵەت عراقی بە شێوەی گشتی یاسای بودجەی نەبوو ئەم ساڵ خۆشبەختانە پرۆژە یاسای بودجە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ 3 ساڵ ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کراوە خەریکی مناقەشە و وەکوڵەیە پەسەندکردنی بابەتەکان ئەوەی کە هەیە لە لێژنەی ئاسایی بە تایبەتی لێژنەی دارایی دەرچووە ئەوە موافقەت کراوە لەسەرەوەی کەوا بەڵێ ڕۆژە یاسای بودجە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە نێراوە بۆ ئەنجومەنی نوێنەران لە لێژنەکە دەرچووە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانەکرێت بۆی کەوا پەسەند بکرێت لەسەر بە شێوەیەکی گشتی طبعاً گومانی تیان نییە بودجە وەکوڵێ گرنگترین پایە حکومڕانیە لەم لایەنەوە زۆر گرنگە حکوومەتی عراقی لە حاڵەتە هاتووە گەورترین بودجەی دیاری کردووەکەوا لە مێژووی دوور و نزیکی عراقەکەەوە ئەم بودجەیە قەبارەکەی بۆ شێوە نەبووە بە تایبەتی باسەوە کرێکەوە مەسەلەن بە شێوەیەکی گشتی خەرجەکانمان 199 تریلیۆن دینارە فەرمە کورتێنانێکی زۆریشمان هەیە لەم بودجە بەڵام ئەمە لەسەر اعتیمادی ئەوەی کەوا سیعری نەوت بۆ هەر بەرمێنێک 70 دلار دانراوە کرێ لەسەرەوەی کەوا ئەو کورتێنان بکرێتەوە لە حاڵەتێکە بۆ شێوە داهاتەکانمان 134 تریلیۆن دیاری کراوە لەم بەشەیە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ماوەیەکی زۆر و دانوستان و ئۆکۆڵە لێک تێگەشتن بڕیاردەیە لە ساڵ 12.6 لە بەشە بودجەی هەرێمی کوردستان دابین بکرێت بەو پێ ئەو مادە و بڕگانی کەوا لە یاسای بودجە هەیە ئەمەش ئەگەر تێبینی بکەین هەرێمی کوردستان من نزیکەی 9 ساڵە یاسای بودجەمان نییە حکومڕانی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 9 ساڵە گەورترین پایەی خۆی لە دەستداوە کە بریتە لە یاسای بودجە خۆتان نەزانن خەرجکردنی خەرجکردنی بودجە زۆر گرنگە بە تایبەتی بۆ پەرلەمان یان ئەنجومەنی نوێنەران بۆی کەوا طبعاً یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی پەرلەمان و ئەنجومەنی نوێنەران ئەوەی کەوا بودجەی هەبێت و یاسای بودجە پەسەند کات و لەگەڵ ئەوەش چاودێری خەرجکردنی بودجە بکات لایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە خۆشبەختانە ڕێژەی لە ساڵ 12.6 دیاری کراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان پێمان وایە بۆ ئێستا قەبارەیەکی باشە چونکە وا دەرەکەوێت کەوا نزیکەی 15 بۆ 16 تریلیۆن دینار بێتنەوە هەرێمی کوردستانەوە بۆ هەموو سێکتەرەکان بە تایبەتی خەرجی بەکاربردن بە تایبەتی خەرجی موچەکەەوە ڕێژەکە زیاترە عادەتەن ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە خۆتان نەزانێ احتیمادێکی زۆرمان لەسەر موچەیە دانیشتوانی هەرێمی کوردستان زیاتر لە ساڵ 20 دانیشتوانی هەرێمی کوردستان احتیمادی لەسەر موچەیە تێبینی یەکەی زیاتر لەو بودجەیە کە بۆمان دیاری کراوە نزیکەی 90 تریلیۆنە بۆ بابەت عفوا لەو حاڵەتە دیاری کراوە ماگانە 1 تریلیۆنێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمە لە ساڵ 80 ئەم 1 تریلیۆنە خەرجەکرێت بۆ موچە باشە کاک سەرکۆ هەروەک ئەوەی کە دەبینین مشتومڕ هەیە لەسەر پەسەندکردنی بودجە و ئەو بڕگە و بابەتانی کە لەسەر بودجە قسە و گفتوگوی لەسەر کراوە دەوترێت یاخود بەشێک لەلایەنە سیاسیەکان باسیەوە دەکەن کە پەسەندکردنی بودجە بەم شێوەیە دەبێتە هۆی بچووکردنەوەی قەواری هەرێم ئایا لە کاتێکدا کە بەشێکی زۆر لە بڕگە مادەکانی پێیوەستە بە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەکرێت بۆ شێوەیە بێت کە بەشێک لەلایەنە سیاسیەکان باسی لێوە دەکەن؟ لە ڕاستیەوەی کە هەیە طبعا ئێمە گەر باسی لایەن هاوڵاتیان و موچەخۆران بکەین لەم بودجەیە لەم یاسایە مافی تەواو دراوە بە موچەخۆران و کۆڵە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستەخۆ ئەو پارەی کە تەرخانەکرێت ئەو کۆڵە تەکید کراوەتەوە لە یاسای بودجە ئەو بڕەپارەی ئەو بەشە بودجەی لە حکوومەتی عراقیەتە هەرێمی کوردستان زیاتر بێ بابەتی موچە و فەرمانبەران بێ لەم لایەنەوە موچەخۆران تا ڕادەیەکی زۆر و کۆڵەیە پشتەسوورن ینی تا ڕادەیەک دڵنیایی تەواویان هەیە بەڵام لای کەشەوە بڵێ هەنێک وەکو لەو بڕگانی کەوا دیاری کراوە تا ڕادەیەک وەکۆڵە بچووکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەپێی ئەو بڕگانی کەوا دیاری کراوە لە یاساکە بۆ مانەیەکەوە حکوومەتی کوردستان دەسەڵاتی ئەوتۆی نابێت لە خەرجکردنی ئەو داهاتیکەوە لە بەردەستیاتیان حکوومەتی عراقی بۆ هێنێرێ بە تایبەتی کاتێکەوە مەرجدانراوە بۆ 400,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە ئەگەر ئەم نەیتوانێ ئەمە بکە پێویستە حکوومەتی هەرێم ئەو بڕەبنەوتە ئەگەر نەیتوانی بفرۆشە بیا بە حکوومەتی عراقی بۆ بەکاردی ناخۆ هەنێ ڕسمی کە هەیە پێم وایە مەسەلەن تا ڕادەیەک فەنی و ئیدارین بەڵام ئەوەی کە هەیە
زۆر گرنگە لە 12.6 ئەم بەشە بودجێکەیەتر ناو هەرێمی کوردستانەوە زیاتر لە سانەوە دیانی دابین ئەکرێ بۆ موچە و موچەخۆران ئەمە طبعا وەکوڵێ مافی حقیقی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە چونکە خۆتان نەزانن ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە بەدەست نەدان و دواکەوتون و وەکوڵێ لێبڕینی موچەوەک ناڵاندومانە ئەمە بۆ هاوڵاتی بۆ موچەخۆر تا ڕادەیەک دڵنیاییکی تەواوە. باشە کاک سەرکۆ هیچ زمانی ئەوە هەیە کە تەواوی ئەو بڕگە و بابەتانەی کە پێیوەستە بە پشکی کورد و شایستەدارەکانی هەرێمی کوردستان و وەک خۆی جێبەجێ بکرێت و هیچ گرفتێکی بۆ دروست نەبێت لە دوای تێپەڕاندنی پرۆژەکە؟ ئەوەی کە هەیە لە لیژنەی دارایی موافقە کراوە و قەرارە بەم نزیکانە بینێنن بۆ پەرلەمان و بۆی کەوا لەوێ بخرێتە دەنگدانەوە بکرێت بەڵام خۆتان نەزانن عێراقا کێشمەکێشی سیاسی و هەر لایەنێک بۆ خۆی ئەوەکەوە زۆرترین بەشە بودجە بۆ محافەزەکەی بۆ کوتلەکەی بۆ کۆڵە جۆرێک لە جۆرەکان بۆ لایەنەکەی ڕاکێشە بۆ خۆی لەم لایەنەوە تەمان ینی وەکۆڵە ئەیهێنێت ململانی زۆر ئەهێنێت پێمان وایە ئینشەڵا نوێنەرانی کورد لە ئەنجومەن نوێنەری عێراق بتوانن کەوا ئەو بڕگانیکەوە لەم یاسایە جێبەجێکراوە بە تایبەتی ڕێژەی لە ساڵ 12.6ەکە بە تەواوەتی بەبێ کێشەیەک دروست بێ بۆمان بینێتەوە خۆتان نەزانن ئێمە گەورەترین لە ماوەی پێشوە کورتێنانمان هەبووە کورتێنانی دارایی نەمانتوانێت موچەی خۆرانی هەرێمی کوردستان دابینکەین ئالەم لایەنەوە تەمان زۆر گرنگە ئەگەر نوێنەرانی کورد لە بەخا بتوانن کەوا هەموو بڕگە بەدەکان لە یاسای بودجە بە تایبەتی ئەو بڕگەی 14 بە تایبەتی تر 12کەوە تەخسیس کراوە بۆ هەرێمی کوردستان بتوانن تێپەڕێن بۆی کەوا هەرچۆنە بێ هەمانگیە دروستکەن لەلایەن کوتلەکانە هێشت نەبێ ئێمە ژۆک و هاوڵاتی عێراقی مافی گەوتۆمان هەیەکەوە لەو بەشە بودجێ بکە هەمانە بوو بەندابین بکرێت هیوادارین بە ئاسانی تێپەڕێت چونکە ئەمە مافی گشتیک لەسەرا لە هەمان کاتە خۆشتان نەزانن طبعا وەکو باسمان کرد 1,250,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە ئەگەر لەم حاڵەتە ئەمە نەبێت وەکو ئەمڕۆی لێت ئەوە تا موچەل بە شێوەیەکی گشتی دواکەوێت چل شەو زیاتریشە پێمان وایە هیواداریشین کەوا ئەو هەنگاوە تێپەڕ لە ئەنجومەن بە ئاسانی یاساکە تێپەڕێت. بەڵێ کاک سەرکۆ هەوڵدان بۆ تێپەڕاندنی بودجەکە بۆ 3 ساڵە ئامانج لەوە چێکە 3 ساڵ دزنیشان کراوە بۆ پەسەندکردنی بودجە ئایا لەم 3 ساڵە داگەر بێت و کێشەیەک لە ناردنی نەوت یاخود نزمبوونەوەی یا بەرزبوون یاخود نزمبوونی نرخی نەوت دەبوو لەم حاڵەتا گرفتێکی گەورە بۆ بودجە بۆ هاوڵاتیانی هەرێم بۆ موچەخۆران دروست ناکات؟ خۆی لە ڕاستیە یاسای بودجە بۆ ساڵە یعنی کەوا دیاری ئەکرێت ساڵانە بودجە دیاریکرێت بەڵام ئەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کردوێتی لەم حاڵەتە بۆی جۆرێک لە جۆرەکان ئیستیقرارێتی دارایی دروست بێت لە عێراقا بە تایبەتی دوای ئەوەیەکەوە بەهای دۆلاریان جێگیر کرد ئەیانەوەی هەرچۆنە بێ ساڵ لە دوای ساڵ یعنی ئەوە نەبێت دوای ساڵێکی ئەکسەر دیسان وەکوڵێ ئەو ململانی کەوا لە بینی دۆلار و دینارە دیسان سەر هەڵباتەوە ئەمەی کە کراوە لە زۆربەی وڵاتان ئەمەکرێ بۆی کەوا ئاسانکارێک بێ بۆ ساڵانی داهاتووتر ئەو پرۆژە یاسایی کەوا لە بەردەستایە لەسەر حسابی نرخی بەرمیل نەوت ئەگەر هاتو گۆڕانکاری بەسەر نەهات جێگیر بوو بۆ حسابە ئەوان هاتون تێکڕای کەنداناوە بۆ هەر بەرمیلێک 70 دۆلارە ینی حکوومەت عێراقی بۆ ئومێدە و ئەڕوانێکەوە نرخی نەوت زیاتر بەرز بێتەوە لەم لایەنەوە بەڵێ طبعا یەکێک لە مەرجەکانی دانانی بودجەوەی کەوا نەرمینواننی تیاابێت پێویستە ئەوشی تیاابێت حتمما کێشایەتی لەم لایەنەوە کاریگەریەکە لەوایە بۆی کەوا حکوومەتی عێراق و ئەنجومەن نوێنەری عێراق ساڵانە ئەوە مەشغوڵ نەبن بە یاسای بودجە و پرۆژە یاسای بودجە و هەتا لە پەرلەمانە وەکوڵە مسادقەی لەسەرکرێ هاتوون ئاسانکارییان کردووە هەمان پرۆژە یاسای ئەم ساڵی 2023 بۆ 2024-25 ئامادە ئەکرێ بە گۆڕانکاریەوە ئەگەر هاتو گۆڕانکاری تەواو وەکوڵێ بە شێوەیەکی گەورە ڕوونەدا لە نرخینەوە تا خۆتان نەزانێ احتیمادی سەرەکی لە عێراق و هەرێمی کوردستانە ڕێژەی لە ساڵانەوەدی بودجەی گشتی لەسەر نەوتە خوا نەخواست ئەگەر گۆڕانکاریە لە نرخی نەوت بە دابەزین ڕوو بە حتمما کاریگەری ئەوتوی دروستە بێت لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان بە شێوەی گشتی بودجەی عێراق هیوادارین ئەمە ڕووندا بەڵام ئەمە هەنگاوێکی ئیجابی بۆی کەوا بتوانین ئەم ململانەی کەوانی زگەی ئێستا حالیان 6 مانگەوە سەر لە 26/5/2023 هێشتا پرۆژە یاسای بودجە وەکوڵە پەسەند نەکراوە عادەتەن پێویستە لە ساڵی دارایی پێشووترە ئەمە پەسەند کرێ بۆی ساڵی داهاتوو ڕاستەخۆ لە یەکێکا دەستخینی ناو ئەو بودجەی کە هەمانە بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا لەوانەش 2 هەفتەی کە بخانە هەفتەیەک کە بخانێ کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەرەوە بەڵام ئەمە بۆ ئەوەیە کەوا لە ئایندا ئەو کێشانی کە ئێستا هەیە دروست نەبێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ سەرکۆی نووسپۆری ئابووری کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوویت.